ئەو پرۆژانی کە لە ساڵی ڕابردووە کراوە 210 میلیۆن صرف کراوە بۆ لەلایەن شارەوانی هەولێر و سلێمانیەوە سلێمانی بە بڕی 110 میلیۆن هەولێر بە بڕی 100 میلیۆن ئەوەی کێکە لە پرۆژەکان هەروەها ڕێکخراوی GIZ و UNDP هەردووکیان بە بڕی 1 ملیار و 209 میلیۆن و 40 هزار پرۆژیان جێبەجێ کردووە لە ناو شاری هەڵەبجە هەریەکیان خۆی ئەبینێتەوە لە ئاوڕۆ و قیرتاوکردن و ئەو پرۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەر بودجێ خۆی لە ناو شاری هەڵەبجە مرکزی شاری هەڵەبجە سەرفی کردووە بە بڕی 4 ملیار و 4 ملیار و 337 میلیۆن و 555 هزار ئەمە لە پرۆژەی جۆرا و جۆر ئەوەی کە زۆر گرنگە ئێمە باسی بکەین لێرە دائیمەن بۆتە گرفت بۆ ئێمە ژۆک و شارەوانی و بۆ هاوڵاتانی خۆشەویست ئەو نۆ پرۆژەیە کە لە ناو شاری هەڵەبجەیە کە لە 2014ەوە بڕی بودجەکەیان بۆ دەرچوو هەر یەکەیان بە نسبەیەک پرۆژەکە جێبەجێ کراوە بەڵام بەداخەوە تەواو نەبووە ئەو گەڕەکانش هەرێکی لە ئاوڕۆیەکمان ئاوڕۆی سندوقی ڕێگاسازی پردی چەمی کارێز کە ئەکەوێتە بەش گەڕەکی شەیدان ڕوخانی ئەو سێ گۆشەی ناو بازار کە بۆ فراوانکردنی وەروە ڕێگاسازی کەرتی پێنجی ئەندازیاران پرۆژەی دروستکردنی 1000 خانووی خۆکرد بۆ کەسوکاری شەیدان پرۆژەی خزمەتگوزاری گەڕەکی سەرا و بەشێک لە شەیدان پرۆژەی خزمەتگوزاری 301 خانووی وارسی شەیدان سیاج و سەوزکردنی باخچەکانی ناوشاری هەڵەبجە پرۆژەی تەواوکاری خزمەتگوزاریەکانی گەڕەکی 157 کانی عەشقان پرۆژەی دروستکردنی ئاوڕۆی سنووقی سێبەسەکە ئەوە ئێستا کە باسم کرد ئەوە لە بواری جێبەجێکردنایە پرۆژەی خزمەتگوزاری قیرتاوکردنی ناوگوندی عەبابێلێ پرۆژەی خزمەتگوزاری گەڕەکی دەروازەی شار پلیسەکان ئەمە نۆ پرۆژەیە کە گەورەترین گرفتیان بۆ دروست کردوین لەبەر ئەوەی کە بودجەکەی لەسەر بودجەی ئەنجومەنی وەزیران بوو پرۆژەی ئەو بودجەیە بوو کە هەتاکوم ئێستا سەرف نەکراوە